پێویستمان بە هەنگاوی بچووک بچووکە بۆ هێشتی گەورە پێک بهێنین. چالاکوانی بواری ژینگەی پلانت چییە دەوێت چی بکەیت؟ وەڵای ئیشەڵا ئێمە لە بواری ژینگە و پەروەردەی ژینگە شاکارەکەین. تا ئێستا چەند کارێک هەیە کردومانە، بەڵام لەمە بۆ دووە ئەمانەوێ تەرکیزێکی زۆر بخێنە سەر هۆشیاری ژینگەی و پەروەردەی ژینگەی، هەر لە ئاستی مناڵەوە بیگرە تاوکو گەورەکانیشمان. زۆر باش. پێت وایە بتوانن هەنگاوێکی باش بنێن شتێک گۆڕانکاریەک بکەن؟ بێگومان لەوانەیە هەندێک کەس هەبێ بڵێ تەنها بە قسە نابێت یان بە هەنێک کردار نابێت، بەڵام من شتەکەی وا نابینم. پێویستمان بە هەنگاوی بچووک بچووکە بۆ هێشتی گەورە پێک بهێنین. یعنی ئێمە ئەم چەند ڕۆژە لێرەین بێجگەلەوەی کە ئەو بابەتانی کە بۆ دوکانارەکانمان دابین کردووە، خۆمان و ڤۆڵنتیرەکانمان بە بەردەوامی لەگەڵ دوکانارەکان لەگەڵ سەردانیکەران قسە ئەەکەین تکە پاکوتەمیزی شوێنەکە ڕابگرن. ئەم شوێنە جوانەمان هەیە بۆ هەنێک خۆڵ و خاشاک ناشنی بکات و هەم ئێوە کەشەکەتان جوانە بکە کە ڕەسمگردەکەتان جوان نابێت. تا چەند هاوکارتانن خەڵک سەردانیکەرەکان بەزیابێت زۆر باشە، ئەتوانێ باشتر ببێت، بەڵام زۆر باشە لەخوا بەزیابێت.